دوای بەڵێنی حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی سلێمانی و دابینکردنی بودجەی پایتەختی ڕۆشنبیری، بەڵام بە وتەی جێگری پارێزگاری سلێمانی تا ئێستا حکوومەتی هەرێم 1 دیناری نەخستۆتە سەر حسابی بانکی پارێزگای سلێمانی. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردووشدا هەبووە تەنها قسە بووە و دەڵێت چیتر سوال لە هەولێر ناکەن، لە ڕێگەی کەمپێکەوە داوا لە هاوڵاتیان و سەرمایەداران دەکەن خێر و زەکاتی خۆیان پێ بدەن تاوەکو بتوانن کێشەی کەم ئاوی چارەسەر بکەن. هەوڵێکی گەورەمان هەیە لەگەڵ خێرخوازانی سلەیمانیە، لەگەڵ ئەو کەسانەی کە خاوەنی سەرمایەن، لەگەڵ ئەو کەسانەی کە سەرمایەداری نیشتیمانین، ئەبێ هەموو هەوڵەکانی یەک بخەین لەم مانگی پیرۆزەی ڕەمەزانە بە زەکات بێ، وەک جەژنانە بێ، وەک بەشداری نیشتیمانیان بێ، هەوڵێکمان ناوە دەست بە بوو هەوڵە ئەکەین. ڕۆژانە ئێمە ئاگاداری ڕاگەیاندنەکەینەوە گەیشتینەچی بۆی بڕەپارەیەکی پێویست پێیاکەین بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو خۆمان و خەڵکی سلەیمانی چارەسەری کێشەی خەڵکی سلەیمانی بکە. بەڕاستی زەمەنی سوالکردن لە هەولێر بەسەر چوو. باپی بە دۆداچوونەکانی ئەنارتی نزیکی لە 170 موزەخە و ماتۆڕ و پێداویستیەکانی دابینکردنی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی لە کار کەوتووە و پێویستە بە زووترین کات چاک بکرێنەوە و چاوەڕێژ دەکرێت لە ئایندەدا قەیرانێکی گەورەی ئاو ڕوو لە پارێزگای سلێمانی و زۆربەی قەزا و ناحیەکانی ئەو سنوورە بکات. تا ئێستا یەک بڕەپارە بەدەست نەگەیشتووە، لەوانەیە کە باسیشم کرد سەیت لەکەش لە پرۆسەی وەرگرتنی موافقەت و تەشکیلکردنی لوزنە و حساباتکردنەوەی حسابات و ناردنی دەرخستە بۆ هەولێر و موافقەتی دەرخستە و دوای ئەوە بەرامبەر ئەوە لەو بڕەپاری داهاتە بۆمان دابنێن تا ئەم دقەیە 1 تاکە دینار نەگەیشتووەتە بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی. قەزای چەمچەماڵی ژوەک یەکێک لە قەزاکانی پارێزگای سلێمانی لە ئێستادا تووشی گرفتی کەم ئاوی بووە. باپی وتەی قایمقامی قەزاکەش لە ناحیەی شۆڕش بە 12 ڕۆژ جارێک ئاو بۆ هاوڵاتیان بەردەدرێتەوە. گرفتەکە لە ئاستێکی مەترسیدارایە بەداخەوە. تەمان من بۆ خۆمەوە 3 ساڵە لە چەمچەماڵ بەرپرسیەکەی کارگەری ئەوێم، هەر 3 ساڵەکە لە هاوینانە بە کوردیەوەتانەکە ئێمە لەرزمان لێدێ، لەبەر ئەوەی لە بیدایەتە حاڵی ئاوی شۆڕش ئەچێتە 10 بۆ 12 ڕۆژ، چەمچەماڵش 8 بۆ 9 ڕۆژ، لە ناو هاوینە لە مانگی 8 لێدێ بۆ 15-16-17 ڕۆژ جارێک. کۆتایی مانگی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ماوەی 15 ڕۆژی دایە حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی و دابینکردنی بودجەی پایتەختی ڕۆشنبیری و گەڕانەوەی ئەو 30 ملیۆن دۆلاری کۆمپانیای گازپرۆی ڕووسی بۆ پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەی دابین کردبوو. بەڵام دوای وادەیە حکوومەتی هەرێم تەنها لە ڕێی پەیوەندیشی تەلەفۆنی سکرتێری نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتەوە بەڵێنی چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی و بودجەی پایتەختی ڕۆشنبیری بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوە. بژاردە باغی ئەنارتی سلێمانی.